یەک ئەوان پیگیری یەکتری زۆر سەی دەکەن لە شەڕە ئەزانن چیەکەن هەر بەدەستیش حرەکەت و ئیشارەتە دەن دەنگ دەرناکەن هەرچەند ئێستاکە ینی بڵین هە لە زمانی خۆشیەوە جیهاز لاسیکی هەیە ئەلێری قوڕگت دایەنیت تەنها دەمت بجوولێنیتەوە خۆی بەو گوریسانەی ناو قوڕک حیبار سەوتی ئەبێتە دەنگ ئەوەی بەرامبەرت وەریەگرێتن زیانە زۆر کەمە بێتن لەبەر ئەوەی ئازانن چۆن شەڕ بکەن چۆن پشگیری لە یەکتری بکەن بابەتی و پشگیری کاک سەلام لە فلیمەکانە زۆر ئەیبینی مەسەلەن کە هێزێکی تایبەت لە فیلمێکە بەشداری شەڕێکەکە زۆر پشت بە یەک دەبەستن و زۆر یعنی گیانی هاوڕێتی و هاوکاری لەگەڵ ئەندامانی تیمەکەیە کە ڕۆشنەتەوەی هەیە مەسەلەن یەکیان بریندارە بەجێ نایاڵێ یەکیانە کوژرێ جێ نایاڵێ زۆر سەیرەیانی ئەوە هەر بەڕاستی لە هێزە تایبەتەکانە وایە بەڕاستی وایە بڵێ بەجێ نایاڵێ ئەبێ هەڵی بگرێتن هەریەکوا مەشق درراوە کە بەجێ نێهێڵی نابێت زانیاری دەربارەی ئەو کەسە ببێتن بێتەوە دووری شەرمەڕەوە هەر قەدی من پێشمەگەی کۆنی خۆمان دیێرینەکان ئەو قارەمانانە برینداریانە بوو شەهیدیانە بوو مەیتیان بەجێ ناهێشت بە هیچ جۆرێ هەڵیانە گرتەوە هێزی تایبەتیش ئەو هەیە نابێ مەیت بریندار لە دوای خۆت بەجێ هێڵیتن ئەبێ بیهێنیتەوە باشە دەڵێن یەک ئۆپەراسیۆنی هێزی تایبەت ڕەنگە مەساری شەڕێک بگۆڕێت ئەوەش وایە؟ بەڵێ وایە یعنی سەخۆی ئەمریکا ئەڵێ هێزی دلتام کە ئەجوولێنمەوە بۆ ناوچەیەک بکەوێتە شەڕ وا بزانە ئۆتۆمیەکی تەکتیکی لەوێ تەقیەوە بۆمبی ئۆتۆمیم تەقاندوەتەوە یعنی ئەو هێزم کاچێتەوە وا بزانە بۆمبی ئۆتۆمی تەکتیکی نەوەک استراتیژی تەکتیکی لەو ناوچەیە تەقیەوە و ناوچەیە لە ناودا هەمووی بەڵێ ئەوە ئەی لە سەردەبی ئەمڕۆ جەناب دەزانی لە بەرنمەکانی پێشوویش ینی هەندێک مقارنەمان کردووە لەسەرەوەی کە درۆن و تەکنەلۆژیا هیچ کاری کردوتە سەر کاری ئەم هێزە تایبەتانە جوڵەی ئەم هێزە تایبەتانە نەخێر چونکە ئەوانیش درۆن و ئەو جۆرە شتانە بەکاردێنن و هەموو تکنۆلۆژیایەکان پێ دژی ئەو درۆنانە تۆ هێزی تایبەت مەسەڵەن تۆ چەکێکە دروستەکەی ئەم چەکە نرخی زۆر گرانە تۆ ناتوانێت بیدەی بە سوپا ینی خارجیەکی خەیاڵی هەیە بەڵام هێزی تایبەت نەخێر بۆی تەرخانەکەیت ئەی دەیتێ ینی ئەمانە هەتاکو بزانە لە بڵین دوربینی گەرمە حراری کە لە ئاسمان ددبینێ شەوان جانت ئەمان بەعزە شتێ بەکاردێنن کە ئیدەرەبان خۆیان ناتوانانی بیان بینیتن بزرە بن شتەواتە تەکنۆلۆژیا کاری نەکردوتە سەر نەخێر خۆیان ڕایەناوە لەگەڵ ڕایەناوە هەرچەندێک تەکنۆلۆژیا گۆڕێ ئەوانیش مەشقیان لەگەڵی ئاگۆڕێتن و ڕادێن لەگەڵیە بەڵێ باش وەک دوا پرسیار هەرچەندە ئەمانە ئەوەندە ئامادە بن ئەم هێزە تایبەتانە بۆ شەڕ ینی بەڵام مەترسیەر لەسەر گیانیان هەیە 100% مەترسی هەیە لەسەر جانیان ینی تۆ کە ئەچی بۆ شوێنێ بۆ شەڕێ ئەمانە کە ئەڕۆن ڕنگ بێت شتێ ڕوو بدە لە حیسابیانە نەبێتن هێزێتر هاتە ئەو ناوە کە تۆ ئاگات لێ نییە هات لەو کاتەیە کەویتە شەڕ بەڵێ زەرت پێگە وەکو بەجانابتم وتیانی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەنتیبە ئەفیوبیا ئەو فڕۆکەیە لە مەتاری ئەنتیبە سەیری زەرەری ئەمانەکە ئەگەڕێتەوە بۆ لارنەکە 15 هێزی تایبەتی مەسری لەوێ کوژرا ئەمانە کە مەشقە من پێتم وت لە ناو عارەبا مەسر دەرەجەیەکە هەر مەسریش عێراقی فێرە کرد هێزی تایبەت بۆ ئاگاداری مامۆستای هێزی تایبەتی مەسر عێراقی فێرە کرد زۆریان هەبوون وڵاتانی تریشە بوو بەڵام مەسریەکان بە زۆری لەوێ 15یان لێ کوژرا لە لۆکە هەروەها لە زۆر شوێن یانیەوە بڵێ مەترسی نەبێ لە سەر ژیانانە نەخێر شەڕەوە نازانێتن زۆر باشە من هیچی وام نەماوە هەرچەندە باسەکە وەندە قوڵە باسی هێزی تایبەت ڕەنگە بە چەندین بەرنامە بەڵام هەوڵە دەین لاڵقەکانی داهاتووە هەر باسی هێزی تایبەت بکەین و مهمەکانی هێزی تایبەت بکەین.